لە پاژەوەش سوپاسی خوای گەورەکەین ئەمە ڕەحمی خوای حەمد و سەنا بۆ خوا کە خۆمان ساغ و سەلامەتین ئەوەی بڕوا ماڵی دنیا بڕوا. ئێوە وەکو زیان لێکەوتووە گەگەر باسی ئەوم بۆ بکەێت زیانەکانی ئێوە چییە لەناو مەخزنەکەی چیتیا بووە؟ وەڵا قوربانگیان بیلامانێ ئالیکی حیوانی تیا بووە کاو جۆ و حەچی ڕەنجی هاوین کە خڕمان کردووە ئیستا ئاو چۆتە ژوورەوە ئەوە بە چاوی خۆتانەی بین مەخزانەکە فولی بووە لە ئاو گەیوەتە ئاخر پلەی سەریشەوە بۆ قاتی دوو هەر هەمووی تەڕ کردووەش هەژ نۆ تەنگەن مجۆی تیا بووە 6 حەوکە پسکای تیا بووە هەر هەمووی خوسانووە و بە کەڵک کارپێکردنەوە نایە هەمووی خراپ کردووە و ڕەنجەکەی ئەمەی بەزاعداوە لە پاژەوەش سوپاسی خوای گەورەکەین ئەمە ڕەحمی خوای حەمد و سەنا بۆ خوا کە خۆمان ساغ و سەلامەتین ئەوەی بڕوا ماڵی دنیا بڕوا. ناوەڵا جارێکی تر بەکار نایێتەوە ناوەڵا حیوان جارێکی تر نایخواوی کە ئاژەڵدار بێت ئەزانێت کە ئالیک تەڕ بوو حیوان جارێکی تر نایخواتەوە گەنم و جۆگەی هەر بەدەم لافاوەگۆ زۆرێکی دەرکردوتە دەرەوە بردوێتی بەدەر لەوە کە مەخزەنە شتی خۆمانی تیا بوو وەک بەرمی لە نەوت و مۆلی دە و کۆمپرێسەر و بڕێشتی تیا بۆش زۆرێ لە شتەکانی ئاو بردوێتی. وەکو لایەنە بەرپرسەکانی قەزاکە کەس هاتووە بەدەمتانەوە؟ وەڵی هەتایسە من هیچ لایەن و بەرپرسێکم نەبینیەوە بێتە دەورمانە دیقەتم داوە هەرکیە ئەگەر یەکێکی لە دایرەکە بوو بێ یەکێکی ناسیار بوو بێ بەدەم ئەوانەوە باشترەچین ئێمە ئەم گەڕەکە ماڵە کامل ئاوی تێچوو هەر هەمووی گەراجەکان فولی بووە لە ئاو هەتایسە هیچ بەرپرسێ نەهاتووە سوعالمان لێ بکە ئێمە لە دوێنێ دوای بارانەکەەوە لە سەعات دووەوە خەریکین هەتا ئەم دقەیە هەر شەویش هەتا سەعات 5 بەیانی خەریک بووینە ئەو بە چاوی خۆتانی بین ئیسەش ڕۆح بێ مەخزانەکە ئاوی تیامەوە. داوای چیەکەن چیتان بۆ بکرێ بۆ قەربووکردنەوە؟ وەڵی داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین ئەم شارە دەوڵەمەنە بە هەموو شێوەیە بژێرخانێکی بەقوتی هەیە لە هەموو ڕوویەکەوە داهاتەکەی ئەتوان یەک تاقێکی داهاتی تەرخانکەن بۆم خەڵکە ڕەش و ڕووتە خەڵک زیانێکی زۆری لێکەوتووە خەڵک زەرمەندێکی زۆر بووە.